سەرەتا دەچینە لای نژیار محەممەد لە دهۆکەوە لەبارەی چالاشەکانی هێڵی فراکەوتنی 122 لە ڕۆژانی جەژن لە پارێزگای دهۆک بزانین ئەوان چالاکێکیان کردووە و ڕووداوە نەچی بوون کە ئەوان بەتەنگەوە چوون و لەلایەن تیمی 122 تەندروستیەوە چۆن بەهانای هاوڵاتیانەوە چوون. نژیار سڵاو لێ بێم کاتت باش جەژنە پیرۆز بێ گەر بکرێ تۆ زانیاری زیاترمان بدەیتێ لەو بارەیەوە بزانین کارمەندانی 122 لە ڕۆژانی جەژندا چۆن بەهانای هاوڵاتیانەوە لە دهۆک چوون. بەلەسپدەوە و هەمی بینەرین کورسات نیوس باش بتن هەلبەتە بۆ هەر هەلکەفتێک و بیرەوەریەکیژی تیمێن بێژین لایەنێن پەیوەندیدار تایبەتیژی تیمێن 122 سنتەرێ فریاکەوتنا پارێزگا هاتووکێ ئەرکی خۆدانەژبووندێک و خزمەتە خەلکێکی بکەن و بۆ وێ جەژنێژی ینی ئەو پلان و بەرنامە هاتیە دانان پشوەیەکی سەرکەفتی پڕێڤە چوویە و شاینە ینی هەمی وان تیمێن خوا بێخنەت کاریداش بۆ هەندێک و زیدەتر خزمەتە خەلکی بن و بکەن و دیسان زیدەتر ینی نێزیکی وی خەلکی بنەبێن و ئەپشێن زیترین دەم چارەسەریوان بێنە وەرگتن ئەم دێ چەند ئامارێکان وەرگرین و بزانین ئەدبان ڕوژانên جەژنێدا چاوە ئەف تیمە چاوە ئەف بنگە شاینە کار و ئەرکین خوا پڕێڤە ببن. ئیسەمبەر بوهاری بەرپرسی سنتەرێ 122 پارێزگا دووکێ دێ ئەدگەلمدا بیتن بەلێ مامۆستا سپێدە باش بیتن جارێ ئەم بزانین ڕوژانên جەژنێدا دیارەک و کارێ هەوە گیرانتر لێت هێتن هەوە چەند تیم پێکی نابوون کارێ هەوە چاوە پڕێڤە چووە ئەو تیمên هەوە پێکی ناوا دووکێدا بوون یانژی ئەلدەربەی دووکێ بوون. بەڵێ سپێدەوە باش جەژنەوە پیرۆز بیت و جەژنە هەمی ستافێک کورتسات پیرۆز بیت هەمی بسڵمانی جیهانی بخێر بن سەرچاوە بەلێ وەکوە دیار بۆ ئەف ساڵە بۆ جەژنە قوربانیشی پلانەکە باش هاتیەدانان شلێرەڤە بەلێ گشتیا سەخرەمیان دووکێوە تیمێتمە وەکویا دیار بەربەڵاون هەمی جها چکە ئەگەر ڕیدانەش دەرەوەی پارێزگەها دووکی هەبوو تا بەست ئەمبولانس ناوە سنتەریا بن هەڤە دێبتە ئالیشە و دێ وەخت گەلک چیت حتا ئەمبولانس کەواتە تیمێت خول هەمی جها بەڵافکردینە سەرجادên سەرەکی نابەرە دوو کەولێر دوو بۆ دەڤەرە زاخۆ بۆ گانیماسێ بۆ هەمی وانجها هەر جاکی ڕیدان لێ چێت بیت پەیوەندی بوومە بێت حالەتی تەنگاف هەبیت ئەکسەر ئەم نزیکترین ئەمبولانس کارجێکی شڕیدانێ ئەم تنێرین بوو دەک و زیترین وەخت بگەهتە جیا ڕیدانێ چه ئامارێکی بەردەستی هەوە هەیە و حتا نوکە ینی دبان ڕوژانên جەژنێدا این شاینە چارەسەریە چەند نەخۆشا بکەن دیسابە چەند نەخۆشا بگەینە نەخۆشخانە بەڵێ ئەو حالەتێن تانگاف و پێدوی ئەمبولانسێ بووینە هەفتێ و دو حالەت بووینە یەک حالەتی تانگاف ئەوژی حالەتێن جۆرا و جۆر بووینە حالەتێن گەشت بوونێ بووینێت کەفتنێ بووینە ڕیدانێت تڕمبێلا بووینە حالەتێت کۆرۆنای بووینە حالەتێن مرنێ بووینە تەسەمم بووە ئەف هەمی حالەتە بووینە و حالەتن ئەوێت تانگاف و پێدوی ئەمبولانسێ بووە مەگەلک حالەتێن دی هەبووینە مەگەلک چەندین تیمی دی هەنە گەل هێزن پێشمەرگەی وەکو دەڤەرا سحێلا بەدریکێ تلسقۆف حتا ڕەخێت گەهتە خازری ئەلڤێریژی ڕۆژانە بژمارەکە زۆر یا پێشمەرگنمە بەبن پێدی چارەسەریە بن سەردانە تیمت مەتکەن وەلوێریژی زیاتر ڕۆژانە هەر تیمەک نزیکی 45 کەسات بینیت بۆ چارەسەریە دەستپێکی مامۆستا ڕوژانên جەژنێدا ژمارەکە geleka زۆرا گەشتیاران هاتینە سنوورێ پارێزگا دووکێ و لە جێن گەشتیاری مینن و تیم li wan cihandan ayne ji bondêk û eger hatû rûydaneka neçawarekirî peyda bû pişên li wêrê çareseriyê twa bike. بەێ بالتأكيد تیمێت مەل هەمی عردۆت بەربەڵاون دەڤەرا بێژین ئامێدیە بەڕەبتر خەلک چتە منتەقە سیلاڤێ وارە دەڤەرا بەرواریا لێرێ ئەمبولانسێت مەهەنە ڕەخێت چەمانکێ مەهەنە هەر جهێکێ پێدوی ئەمبولانسێ بیت ئەم شێن زیترین وەخت بە سوپاس بە خودێک و وەکو دێرت ئەف ساڵە دا ڕیدان کێم بووینە هژمارە ڕیدانە زۆریا کێمە حتانوکە بەس هەر جێ پێدوی بووە ئەم زیترین دەم دشینگەهینە جیا ڕیدانێ وەکو پێدوی خەلکی ینی هاری کارێت گەل هەوە ڕێکێ بۆ تڕۆمبیلên هەوە vêtkên ku bizîtirîn wext nexwişên hewe bigehîne nexweş پڕاستی وەکو دەستپێکی خەلک زۆری هاری کار نەبوو مە زۆر ئاریشی هەبوون جادێدا زۆر ئاستەنگمە هەبوونی حتا نوکەشی ئاستەنگێتمە پڕاستی بەڕەبتر جادەیە جادەت بەرتانگین گەلک جاکی دی بیتە قەرەباڵخ ناوە بازار یان جاکی دی حتا ئەمبولانس گەهتە جیها ڕیدانێ ئەگەرێ بەرتەنگ یا جادێ ئاریشە بوومە پەیدا بن
وەکو دیش لای خەلکی و هەوڵاتی حتا ڕادێکی باشە بەسم دەخواست کەین هەوڵاتی پتری هاری کاربی چکە دەمی ئەمبولانستێت ئەو هەزرکەتن و یەکیش خێزانەویت ناوە ئەمبولانسێدا چەند تو زیتر بگەهەیە جیارێدایان چەند تو زیتر وی نەخۆشی بگەهە نەخۆشخانێ توی گیانەوی پارێزیش بەرەندیش دەخواستکەین خەڵک گەلێکی هاری کاربیت گەل ئەمبولانسێدا بله وەکو میوانی مێژی ئاماژە پێگیری و ڕوژانên جەژنێ داوان تیمێت خو دەربەی باژێری و دیساڤە لە جێین گەشتیاری داناینەش بۆندێک و زێدەتر خزمەتە خەلکێکی بکەن و بزیترین دەم نەخۆشان بگەینە جێن وان بنگەین نەخۆشخانەیان ژیوان نەخۆشخانێک و چارەسەریە نەخۆشە لێ تێتەگرن و دیساڤەیانی ئاماژە پێ چەندێژی کریەک و ئەف ساڵدا بەراورد دیگەل ساڵێن دەرباز بووی لە ڕوژانên جەژنێدا یعنی کێمتر نەخۆش هەبووینەک و تیمێن وانان گەهاندینە نەخۆشخانە بەڵێ نژار محەممەد پامێری کورسات نیوز کە لە دهۆکەوە لەگەڵمان نبووی سپاس بۆ زانیاریەکانت نژیار سپاس بۆ میوانەکەشێک کە زانیاری زیاتری لەو بارەوە خستە ڕوو